سڵاو لە کلیلی میدیاوە ئەم کاتتان باش دووبارە گەڕانەوەلاتان بە بابەتێکی زۆر جیاواز زۆر دڵگران بووین بە کۆچی دوایەکردنی خات و شنیار ئەو خاتونە چەند ڕۆژێک پێش ئێستا هاوسەرەکەی بە درڕندەترین شێوە نەوتی پێدا دەکاتن و ئاگری تێبەردەدا و دەیشتێنی ڕاستی و دروستی بابەتەکە دوای مردنی ئاشکرا بوو ئەو خاتونە دایکی باسی لە ڕاستیەکان کرد و باسی لەوە کرد کە هاوسەرەکەی خیانەتی لێ کردووە نزیکەی بۆ 5-6 ساڵ دەبێتن هاوسەرگیری کردو ئەو خاتونە موالید هەز 2001 لە ئێستادا دەکا 21 ساڵە 5-6 ساڵ دەبێت هاوسەرگیریان کردو و 5 ساڵە هیچ کێشەیەکیان نەبووە بەڵام ئەم ساڵەکە کێشە کەوتوتە نێوان کچەکەم و هاوسەرەکەی وا دیارە کوڕەکە لەسەر کچەکەی من کەسێکی تری خۆش ویستووە بۆی کچەکەی من لەگەڵی شەڕی کردو و ئەویش ڕاستە و خۆ دەبەنەوتێکی پێدا کردو و بە چەرخ ئاگری تێبەرداوە واروها شەنیارخان نزیکەی 3 ڕۆژ لە خەستەخانە ژیا و دواتر وەفاتی کرد و بۆ پەپولەی بەهەشت واروەها باسی لەوەی کرد کە هاوسەرەکەی شتاندوێتی و باسیشی کرد بەی شێوازێک نەکەن لە حەقی من خۆش بن و بە تونترین شێوە سزای بدەن و هاوسەرەکەی شنیار بەنیاز بوو لە کوردستان ڕابکاتن و لەسەر سنوورەکانی ئێران دەستگیریان کردووە واروەها دانیشی بە تاوانەکەی ناوە وتوێتی من سەرخۆش بوومە ئاگام لە خۆ نەبووە کاتی ئەو کارەیەم کردووە بەڵام هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردی هاتنە جواب و تەنانەت بگرە مۆدێلەکان و سەرۆک و پێشکەشکار و ئەکتەرەکان هەموو لە بۆ ئەو خاتونە دڵگران بوون ئەو کەسانی کە بەناوبانگ ژنینە ئەوانش دڵگران بوون لەبەرەوەی زۆر بە شێوازێکی دڕندانە کوشتیانە واروەها دایکیشی باسی ڕاستی ڕووداوەکە دەکاتن فەرموو ئێوە و وتەکانی دایکی کێشەی هەموو کەسی کێشەی بۆ کێشە بۆ شەڕیان بۆ بەڵام شەڕەکەەوە نەبووە کاوە بگا بۆ ڕادێ و چۆ نەوتی دەرێناوە سووتانێت بۆ سوتاویش نەیپژانەوە شنیان ڕای کرۆتە دەرۆ دراوسەکانی پیشانیانە مێردەکەی خۆی نەوتی پیا کردووە باڵێ مێردەکەی خۆی نەوتی پیا کردووە و بە چەرخێکی نیلی لەسەر کەوانتەرەکە دایگرتووە چەرخی جگەرەکەی سووتانێت پێشتر کێشەیان هەبووە باڵێ کێشیان هەبوو بۆ نتوان داوە چارەکە کێشەکەیان لەوە پێشتر کەشووی کرد هیچ کێشەیەکیان نەبووە 5-6 ساڵشوی کرد کێشەیەکیان نەبووە بەڵام لەو دوایە ئافرەتێک هاتوۆتە ژیانی و بۆ بە کێشە چەند منداڵی هەیە 2 مناڵی هەیە کچێک و کوڕێکی هەیە کاری من هەرەوەیە سزایکی توندی بدرێت بهێنە دەرەوە لە بەردەکی سەرابی سووتێنن بە ئاگریان لە سێدارەی دەن وەکو ئێران وەکو وڵاتان بۆ بیبێ بە پند کەسێکی تر نتوانێم شتە دووبارە کاتو شنیار چی بود لە کۆتاییدا دو ساتەکانی چی بێتەوە هیچ داواکاری هەبوو وتی گردنی ئازا ناکەم دایکە هەتا ماوەم گردنی ئازا ناکەم داواکاریمەوەیە پسووتێنجێ وەکو من دۆخی مناڵەکانی چۆنەوە نێگەدار نازانم من لە خەسخانە بووم 5 ڕۆژەم نازانم ئاگام لە مناڵەکانی نێبە شەوانە تەلەفۆنەکەن بۆ دایکی مێردەکەی ئەڵێن بۆ نەنکیان ئەڵێن دایکمان بۆ نایێتەوە هەتا 1:30 شەو ناخەون هەرڵێن با دایکمان بێت واروە پورزای شنیاریش لەسەر ئەو بابەتە قسە دەکاتن دەڵێ یعنی بۆچی وای لێ بێت ئافرەتێ تەمەنی 20 ساڵ بێت سەرەتای پێگەشتنی بێ ئەم کەسە بێ بە هۆی ئەوەی لە ژیان بێ بەشیکە وانە ئەگەر تاوانی گەی بە هەتایەتە بیوتایە بە باوکی بیوتایە کاکە من کچەکەتان بە عەقڵی من نایە یعنی 1000 ڕێگە هەیە من خۆم بۆ نمونە بەسەرەن لە ژنم هەبووە زانیمە کە نەگونجاوین پێویستی بەوە نەکردووە زلێکشی لێ بە من تەحەداکەم هەموو کەس و کارەکەم ئاگدارە لە ژن جیابوومەتەوە و زلێکشم لێ نەداوە وتومە هەر ئەوە نەقسمەتی من و تۆ هەرەوە نەیە تاو نیکاح یعنی تەلاق بۆچییە بە ئەوی کە نەگونجان جیابنەوە کاتێک کە نەگونجان پێویستی بەوە کرد بیوتای کاکە ناگونجێت واروە لەسەر ئەو بابەتە چەندین کەسی سیاسی هاتنە دەنگ بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێ تا کۆتایی بەرەنگاری دیاردەی قێزەوەنی تند و تیژی خێزانی دەبینەوە بە هەموو شێوەیەک سەرکۆنەی ژنکوژی و سەرکوتکردنی ئازاردانی ئافرەتان دەکەین بە هەر بەهانەیەک بێتن ئەو پەڕی هاوسۆزی و هاوخەمیم لەگەڵ دایک و باوک و خانەوادە و کەسوکاری خات و شنیار ڕێخوالێ خۆش بوو دەردەبڕم و هەموو لایەک دڵنیا دەکەمەوە تاوان باران ڕووبەڕووی یاسا دەبنەوە
واروها لەسەر ئەو بابەتە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی هاتە دەنگ و دەڵێتن ڕۆداوی کوژرانی شنیارخان دڵتەزێن و پشتگیری خۆم و بۆ سادانی تاوانباران دووپات دەکەمەوە. واروەها بەڕێز قوبات تاالبانی لەسەر ئەو بابەتە ئەویش هاتە دەنگ و دەڵێتن بە بیستنی هەواڵی ژیان ئاوای شنیار خەمباری کردم. شنیارخان هاوڵاتێکی بێتاوان بوو، تەنها ژن بوونی تاوان بوو. لە کاتێکدا دەستخۆشی لێزەکانی پۆلیس و ئاسایش دەکەم کە دەست بەجێ تاوانبارانی ئەو تاوانە دەستگیر دەکەن، بەڵام بە ئازارم کە لە ساڵی 2022دا هێشتا لە کۆمەڵگەیەکدا دەژین پیاوان هەن وا بیر دەکەنەوە کە هەڕەشە ئازاردان کوشتنی ژنان ئاساییە. لەوەش بازارتر ئەوە بێ هەڵویستیە شەرم هێنەرە کۆمەلگاکەمان ئەرکی ئێمە تەنها گرتن و سزادانی ژن کوژان نییە، بەڵکو وەکو کۆمەلگای پێکەوە بە پیر و گەنج حکوومەت، کۆمەلگای مەدەنی، دادگا و مزگەوتەکان بەیەک دەنگ بڵێن بەسە چیدی جێ قبول نییە و کاتی کۆتایی هێنانە بە کولتوری ژن کوشتن، چونکە هیچ شەڕەفێک لە ژن کوشتندا نییە. ئەوەش وتەکانی بەڕێز قوبات تاالبانی. واروها چەندین چالاگوانانی سۆشال میدیا و واروها چەندین کەسانی تر لەسەر ئەو بابەتە هاتوونە دەدەنگ و چەندین ڤیدیۆمان دیت لەو دوو ڕۆژێ ڕابردوو کچە مۆدێلەکان بە گریانەوە کامێرایان ڕوو لە خۆیان کردو و دەگریێن و چەندین کەسایەتی تریش و بازەوە دەکەن زۆر خەمبار بوون و زۆر جێگای دڵتەزێنە کە ئەو خاتونە وا بۆ شێوازە دڕندانەیە کوژراوە بۆ هەموو کەسێک داوای ئەوە دەکا بکوژی ئەو ئافرەتە و چەندین بکوژانی تری ئافرەتان لەسەر هەر هۆکارێک بێ بە توندترین شێواز سزا بدرێ. زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدۆکەمان و پێتان خۆشە ئەمجار لەسەر چ بابەتێک ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێرتان لەبێ نەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی. واروها سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی و هەموو کاتێک شتە جیاوازەکان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ پەیوەندیکردن ئێمە ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لە کلیل میدیا.